وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. تەبیعەتەن دیبەیتەکەی دوێکەیە ئێمە ئەتوانێت جێگەیە سەر لێ شێواوی بێت بۆ فرە کەسێک. سەبەب و هۆکەیشی ئەوەسە ئێمەگەل نەک لە ڕێگەی نوخبەگان وەک نە لە ڕێگەی پسپۆڕانە مەسائلە علومە ئینسانی ئاگاه نین و تێناگەین لە دنیایەکە تیا زندگیەکەین، بەڵکو سەمەرەکەی لای ئێمە بووگە بە کۆمەلگایەکی شێویاک، بیرۆکەیەکی ژەڵە ژیاگی تێکەڵاو کە ئەم وەزعیەتەی لە ئێمە خوڵقاندگە. بۆیە من محاولەکەم لە چەندین دیبەیتە ئەهەمیەتە مەوزوعەکە و ئەهەمیەت داستانەکە دەربخەم تا ئێمە حاڵیمان بوێت و تێبگەین کە مەبەست لە دیبەیتەکەی دوێکەوە پەردەلادان لەسەر مەسائلێکی عەدیدە کە ئەمڕۆی ئێمەی دروست کردگە و توانی گێسی ئەم گەندەڵستانە دروستکا لە سەرزەمینە ئێمە بیوێنین. بزانن ئێمەمانان قاڵبەن لە دنیایەکە هاتکینە سە دنیا کە پێمان ئێژن ئێمە کوردین و ئێمە سوعالمان کرد، ئایا خەڵک بە ئێمەی وتکە کورد؟ ئایا چۆن چینیەکان بە عیدێ وتیان تاتار و تاتار یعنی سەگ و ناوەکە بەسەریان و ماوە کەسێکی تر بە ئێمە وتکیسی کورد؟ ئەو جۆرەی کە لە ئەدەبیات دینیە بە ئێمە ئێژن ئەلئەکرا تائیفەت من الجن، یا لە پرتۆکە فارسیەکانە چ لە دەقە عرفانیە کە ئاغای سروش ئشارەی پێ کرد ئەمسەیت کوردیەن و ئەسبەحت عەرەبیەن، کورد یعنی ئینسانە تێنەگەیشت و ئینسانە ئومی، ئینسانە ناحاڵی بێفەرهەنگ، یا ئەوەی کە خۆمان بە خۆمانمان وتکە کورد. ئەم مەسائلانە کە مەترح کریا بەرەبەرە ئێمە بەرە و مەسائلێک ئەوە لە دنیای ئەمڕۆژا کە ئێشی ئیشارەی پێ بکەین. بزانە کاکەیان تۆ وەختی هەڵەگەڕیتەوە ئێژی کوردە ئێرانی یا کوردە موسڵمان یا کوردە عێراقی یا کوردە سووری و تورکی، هیچ کام لەمانە معنایان نییە، بە معنای کورد معنایان نییە. بۆ خاترەوەی لەمە تێبگەین من هەرتک قانون ئەساسی یا بە قەوڵە ئێوە دەستورە ئێران و عێراق چەند ئەسڵێکی ئەخوێنمەوە. بزانن ئێران و عێراق هیچ نین بێجگە لە ساختارێکی حکوومەتی کە بەر ئەساسە قانون ئەڕوا بڕێوە. بزانە چی باعث ئەوێت کە ئینسانەکان بتوانن لە کناری یەکتریا ژیانکەن؟ ئوسول، قەواعد وە شێوەیە ڕەفتار کە پێی ئێژن سنەت. ئوسول و قەواعدێک کە بە شێوەیە ڕەفتار دەرتێت، یعنی تەبدیلە بە سنەت ئەوێ، بە عورف ئەوێ. ئەوە ژیانە ئینسانگەل لە کناری یەکتریا ممکن ئەکا. لە ناوە کۆمەلگاکانە تەمامە بەشەریەتە ئەم ئتفاقە کەوتگە. ئەمما بزانن کۆمەلگا بە کۆمەلگا، ئینسان بە ئینسان چۆلیەتی داڕشتنە تەمەدن و حەزارەت لەسەر حەزارەتە، ئینسانەکان شێوەیە دابینکردنە ژیانیان فەرقەکە. مەسەڵەن خەڵکە ئوروپا خەڵکێکن کە بە ئێترافە خۆیان ئەوەی کە لە بریتانیا پێژن کامن لۆ دەرهاتگە لە ناوە دڵە سنەتەکانە مەردەمە بریتانیاست، کەواتە عوبودیەت، ئستسمار بوون، چەوساوە بوون، بندەست بوون خەسڵتە خەڵکە بریتانیاست و هەروەها ئوروپا. بۆیە تۆ ئەوێنیت لە کتێوە سەرمایەداری و پرۆتستانیزمە ماکس وەبەر لە گەشەکردنەوەی سەرمایەداری و دروستبوونە دەورانە تەجەدد نەقشە پرۆتستانیزمە مەسیحی بەرجەستە ئەکاتۆ کە ئەمە پرۆتستانیزمە کە ئەتوانێت ئەم سەرمایەداریە بخڵقێنێت. کەواتە تۆ وەختێک بەحس لە حەوزەیە تەمەدنی ئەەکەی، تۆ ئێشێوە پێش چاوت بێریتۆ لە قاڕەیە ئەمریکا تۆ سێ تەمەدنت هەست بەناوە تەمەدنەکانە ئینکاکان، ئەستەکەکان و مایەکان. هەر سێ تەمەدن تەمەدنە سڵتە قبولکەرە، ژێردەسەڵات چووگە، استثمار قبولکەرن. بەڵام سوورپێسەکانە ئەمریکای شمالی کە ئێستا ایالات متحدە ئەمریکاس غیر قابل استثمار بوون و استثمار نابوون.
و نەئەچوونە ژێرە بارە بەردەگی. بۆیە بریتانیا موافق نەبوو ئەوان وەکو ئیسپانیایەکان کە چۆن ئەمریکای لاتینی بەردەکرد ئەوانەی شۆمالە ئەمریکا بەردەکە نەیتوانی، بۆیە خەڵکی کۆچدا بۆ ئەمریکا. و تۆ ئەوێنیت کە قەبایلە مختلف سرخپوست و سوورپێست حتا ئەوای لە قەڕە 20 لەگەڵ بریتانیایەکان و ئەمریکایەکان شەڕەکەن. کەواتە وەختە تۆ بەحسە ناموس ئەەکەی و ناموسە کوردی، یعنی قەوانینە نەنووسراوێک کە ئەساسە کوردیەت دروست ئەکاوە جامعەیە کوردی و کۆمەلگای کوردی ئەەکەی، دروسە لە ناو مەملەکەت گەلێکی تریشا وابووگە، بەڵام شێوەی داڕشتنە ژیانەکەیان فەرقی کردگە. لە سەرزەمین کوردەوارە ئێمە توانیگمانە فۆرمولێ لە تەمەدن دروستکەین کە پێمان ئێژن کورد کە تێیە لە ئازادیەکی تام و تەمامە ئینسانەکان بە گوێرەی ئستعداد و کەپەسیتیە وجودیە خۆیانەوە بتوانن بە ئامانجەکانیان بە خولیاکانیان بگەن. ئەوەی کە ئێمە لە مەجلسێکا دائنیشین و پێمان وایە هەر کەسێک ئەتوانێ قسە بکە، دا لەبەر فەرهەنگ دموکراسی نییە، دا لەبەر قەوانینە نووسریاگە کوردی و ئوسول باس نەکریاگە کوردیە. ئێمە مەسەڵەن ئێژین گشت کەسێ کوڕی باوکی خۆیەسی، گشت کەسێ کوڕی باوکی خۆیەسی یعنی هەر ئینسانێ داراوی شەئن و مەنزەلەت و غوروور و پێگەی کۆمەڵایەتیە و خۆی بە بچووکتر لە کەسێکی تر نابینێ، نابێ بچووک تەماشای بکەی، نابێ وەکو بچووک هەڵس و کەوتی تەکا بکەی و دەرنەتیجە ئەمە بێت و پێگەی ڕەفتاری تۆ مەسەلەن. پس ئێمە ئەتوانین کۆمەلگایەکی بەشەری دروستکەین، نەکتیا ئینسانەکان خەلعی سلاح ناکرین، بێدەسەڵات ناکرین، لە مالکیەت ناکەون، بەڵکو ئینسانەکان ئێشێ دلێر، شجاع، بێباک، ئازادون و صاحب دەسەڵات و مالکیەت ون و ئەمە ئەتوانێت لە ناو سەرزەمینە کوردەوارە سیستەمێک لە ژیان و تەمەدن تەڕاحی بکە کە تێیا حکوومەتی دانایانە، نە بە معنای سڵتەیە پادشاه، نە بە معنای نوێنەرە خوداوەند، نە بە عنوانە نوێنەرایەتی لە خەلیفەت الله لەسەر زەمینە، بەڵکو بە معنای تازەکردنەوەیە و بە کەلام هاوردنەوەیە، ئوسول، پرینسیپەکان، قەواعد لە کەلامە بووکە تا بەر بگیرێ بەوەی کە ناموس بەرەو ئینحراف بڕوات. دەرنەتیجە بە جۆرێک داناکان کاشفانە قانون کوردین، ئەوەی کە لە سەرزەمینە کوردەوارە حکوومەت ئەکات نەک سڵتەیە سڵتانە، بەڵکو سڵتەی داناگەلێکە کە بۆ تۆ ئێژن کە کورد چۆن ژیان ئەکا، ئوسول و قەواعدی چۆنە تا ئەوەی کە بۆیان بکرێت و پێیان بکرێت. کەواتە تۆ وەختێ بەحس لە کورد ئەەکەی بەحس لە زوان ناکەی. ئێمە جافین، کرمانجین، هەورامین، لەکشین، لوڕین، زازاکین، تالشین، مازنین، تاتین، بەلوچین، ئێمە تەمامە ئەمانەینە. ئەمما ئەوەی کە تەمەدن و کوردی و کوردیەت دروست ئەکات ئەو پرینسیپ گەلە، قەواعدانە و سنەتانن کە ئێمە بۆ یەکتری ئاشنا ئەکا. ئێمە نائاشنا نین بە یەکتری. وەختێک ئەگەین بە یەکێک لە سەرزەمینە کوردەوارە ئەوسا نەئیستە، نا لە ڕەوەندە 40 ساڵە ڕابردوو، ئەوسا کە ئەگەین بە کەسێ ئەمانتوانی پێشبینی بکەین دەرئەنجامە فڵانە ئەکتە ئێمە ئەو چڕی ئەکتێکی هەز، فڵان کردەوەی ئێمە ئەو چه واکوونشی نیشانەدا، بۆ چون لە بەستەر یەک تەمەدن هاتبووینە دەرەوە. دەرنەتیجە لەگرا مەسئلەیەک بە ناو زوان بە تەنهایی لە کەلەماتە خولاسە نەبوو و ناوێت. خەڵ ئەگەر لەمە تێگەین ئەو جارتێنە سەرە ئەوەی کە ئێران چییە؟ ئەی عێراق چییە؟ ئەگەر لەمە تێگەین ئەو جارە فەهمین عێراق قانونە ئەساسیە، ئێران قانونە ئەساسیە. دەمە قۆپان لە پێکانە حەلیمە کوردستان
و لە زمانە سەدامە نەهاتنەوە شەڕیان نەکرد چون لە دەستۆرە عێراقا نەبوون. خب بابزین دستور ایران ایجی چی؟ اما دستور ایران وقتی تو ایجی قوانین اساسی، یعنی تو یک موجودیت که تزبناو ایرانی ایرانیت بون است، ایرانی بون اصولی هست، هر واکو کرد بون اصولی هست، ولی امانتین اصول که انوسن ده اما لکوی تیرنی و اینوسن لكشو تيرني لناو الظلم مردم تيرني لناو الظل جيان اجتماعية مردم تيرني نا لقرا السادة سازيت بو أكن من تي مسألة أما وأما أكمو لقرا يكاسي ما أكن مسلمان ها هرواك لوقت انقلاب مشروطية اجنم خلق كردوارة كشيوي لجياني هبو چو بدس خوي وتي بينو با قانون دابنين قانونيان هاورده کرد دكاك تو بياساكان خوتو كردي چون الرئياساي كسي ترتيري بسر خوتو ايدي چون ام خلق قبولي اكا بحجي وقبولي اكا خب واتا اصل يك اما متن كامل قانون اساسي جمهورية اسلامي همراه با اصلاحات سال 68 اصل یک اما پی اضافه ویل سالی 68 دوای اوی که لپنجاو 8 اما نخو اسپین نسر کوملگای بشکل کوملگای کردوار كواتل لقرا اصليك حكومته نمردم حكومة جمهورية اسلامي اصليك حكومة ايران جمهورية اسلامي است اما جزء اصول مردم ايرانه ايراني بوني اصل اولي امسه حكومة سرزمينك جمهورية اسلامية كملة ايران بر اساس اعتقاد الديرين اشبه حكومة اقل عدل در قرآن بر اساس باور الديرين استبديو كون كواتا اما ام قانونا ام اصول استخراج كرياغ لفرهنگ ايوي ايرانية باور الديرين ده بثابتي بكواسه بثابتي بكواسه تفكاتنا والدم اعتقاد ديرين اشبه حكومته حق عدل قرآن يعني ام ايرانيانا اما 1400 صالوان شوين دروس كردنا حكومته عدل وحق قرآن خب در پی انقلاب اسلامی پیروزمند خود بر رهبری مرجع عالی قدر تقلید آیت الله العظمى امام خمینی در همه پرسی 10 فروردین ماه 1358 هجری شمسی برابر با اول و دوم جمادی الاول سال 1399 هجری قمری با اکثریت 98% کلیه کسانی را که حق رأی داشتن به آن رأی مثبت دادن. اصل اول ایرانی بود. اصل دوم جمهوری اسلامی نظامی است بر پایه ایمان که است فرعی لیویتو لأصل دوم یک خدای یکتا لا اله الا الله و اختصاص حاکمیت و تشریع به او و لزوم تسلیم در برابر امر او تمام است گشتی نوکر خواست وحی الهی و نقش بنیادین آن در بیان قوانین کواتا توابو تو قوانین لنا والدل مردمان اگری بلکو لوحی الهی اگری معاد و نقش سازنده آن در سیر تکامل انسان به سوی خدا عدل خدا در خلقت و تشریع امامت و رهبری مستمر و نقش اساسی آن در تداوم انقلاب اسلامی کرامت و ارزش والای انسانی و آزادی توأم با مسئولیت او در برابر خدا از راه اجتهاد مستمر فقهای جامع الشرایط بر اساس کتاب و سنت و معصومین صلی الله علیهم اجمعین استفاده از علوم و فنون و تجارب پیشرفته بشری و تلاش در پیشبرد آنها نفی هر گونه ستمگری و ستمکشی و سلطه‌گری و سلطه‌پذیری ای فقط لقرا
یعنی چۆن نەفیە سڵتەگەری و ستەمپەزیری و نەفیە چۆن؟ یعنی تۆ ئیسە سڵتە ناکەیوە سەر خەڵکا بەناوە دەوڵەتە ئێران بە قانونێ ئێران بە دام و دەستگای ئەمنیەتی تۆ سڵتە ناکەی. قسط و عدل و استقلال سیاسی و اقتصادی و اجتماعی و فرهنگی و همبستگی ملی را تأمین می کند. خب بابین سر اصول تر، اصول 12 دین رسمی ایران اسلام و مذهب جعفری اثنا عشری است، دین رسمی و این اصل الی الابد غیر قابل تغییر است و مذاهب دیگر اسلامی اعم از حنفی، شافعی، مالکی، حنبلی و زیدی دارای احترام کامل هستند. اصل 13 رسمیت اقلیتان. ایرانیان زرتشتی، کلیمی و مسیحی تنها اقلیت‌های دینی شناخته می‌شوند و در حدود قانون در انجام مراسم دینی خود آزادند و در احوال شخصیه و تعلیمات دینی بر طبق آیین خود عمل کنند. خب آنچه که تو لتاریخ، آنچه که تو هویت ایرانی پیجی هویت شیعی اسلامیه، اما قانون کیسی لأصول که تو ایخوینی تو بابرن سراغ قانون اساسی عراق فدرال. ما اهالی عراق خواستگاه پیامبران و رسولان، سرزمین ائمه اطهار و پیشتازان تمدن و کتاب و نگارش هستیم. اولین قانون بشری در سرزمین ما تدوین شد، اما اصول نیم، اما مقدمه قانون اساسی عراق دستور. قدیمی ترین معاهده عادلانه برای اداره امور سرزمین ما تهیه شد. پس لگران خلیک ایجید قانون گذاری لعراق روندی کی تاریخی هست و اولین قانون مدون دنیای نوسیگه عراقی. خب کواته ما ملت عراق که تازه از ذلت و خاری بیرون آمده و با یک نظام جمهوری فدرال و دموکراتیک کثرتگرا با اطمینان به آینده خود چشم دوخته. ستت سر اصل یک اصول عراقی بون. یک، جمهوری عراق کشوری مستقل و دارای حاکمیتی است که نظام حکومتی آن جمهوری پارلمانی دموکراتیک و فدرال است. اصل یک. اصل دو، اسلام دین رسمی کشور و منبع اصلی قانون گذاری است. اسلام دین رسمی کشور و منبع اصلی قانون گذاری است. یعنی تدوین قوانینی که با احکام ثابت اسلامی تعارض دارد جایز نیست. تدوین قوانینی که با اصول دموکراسی تعارض دارد جایز نیست. تدوین قوانینی که با حقوق و آزادی‌های اساسی ذکر شده در این قانون اساسی تعارض دارد جایز نیست. قانون اساسی حفظ هویت اسلامیه اکثریت ملت عراق و همچنین آزادی عقیده، اجرای شعائر دینی برای همه افراد مانند مسیحیان، یزیدیان، صائبی ها، مندائی را، صائبی های مندائی را تضمین می کند. اصل 3، عراق کشوری دارای اقوام، ادیان و مذاهب مختلف است و بخشی از جهان اسلام به شمار می رود و ملت عرب آن بخشی از امت عربی. اصل 4، زبان عربی و کردی زبانهای رسمی عراق هستند.
و عراقی ها حق دارند طبق اصول آموزش زبانهای مادری مانند ترکمنی یا سریانی ارمنی یا هر زبان دیگری را در مؤسسات آموزش دولتی یا خصوصی به فرزندان خود آموزش دهند. تو چون عراقید، تو بر اساس قانون اساسی عراقید. قانون اساسی عراق منشئی گرتنی یا دانانی قوانین و دروس کردن قوانینی اسلام و دین اسلام، یعنی کتاب خوا، سنت پیغمبر و ائمه اطهار. اما چه ربطی که به زندگی تو هست؟ چون تو کرد عراقید، تو وقتی کردی که اصولت، قواعدت، پرنسیپ كانت كردي بن تالا تو كرد دروسكا انا تو حزيئكا اويغوري قسكا دواي اميكا اصول زندگيتو، حلسوكوتتو، روابط اجتماعيتو، دستورات اسلام تنظيميكا. تو مسلماني يا اويغوري يا كردي يا چينيد كم يعني؟ چون اما کرد مسلمان من هست، اسلام قانون بودانی، شریعت بودانی. پید ایجی چون حالسا چون دانیشه، ایتر تو چون کردی؟ چون نایجی لا اله الا الله، ایجی شهادت ادم که هیچ خواهیک بیجگل الله نیه، چه فرقی کیست؟ چه فرقی کیست که بیجی شهادت ادم که هیچ خواهی بیجگل الله نیه؟ بجوی بجی لا اله الا الله، هرتکی مگر یک مضمون نیه. خب لقراب بو خاطری اوی که من وتم حج کسیک نی اتوانی هرواک بریتانیا دستکاری عرف مردم ناکا. بریتانیا کامن لوی هست، قانون اساسی نیه، دستوری نیه. پس حج کسی نی اتوانی خوی لخوی و قانون در بیری إلا أويك للروابط اجتماعية أو مردمة كأو مردمة يدروس كردبو وأو تمدني يدروس كردبو إديك أهاتن كشف يانا كرد كأم مردمة برامبر بفلانشت چون رفتارك أصوليان چيه. مثلا من بي ووتم يكيق لأصول كان كردي آزادية مطلقة غير قابل معاملة. يكيق لأصول كان ده صلاة، يكي لأصول كان مالكية تام تماما. أما أنا أصول كردين مثلا أما أنا فقط زمان أنتواني لخويان وقانون دربيرن كشرايط استثنائية، يعني يا تو يتناول الشرع يا برام بربدوج منكت قانون داني. ئیتر دەست ناوەی بۆ نەریت بۆ خاتری ئەوەی کە کوردبوون هەروە کە عێراقی بوون یعنی قانون، هەروە کە ئێرانی بوون یعنی قانون، کوردبوونیش قانون کوردی بوو. تۆ چۆن ئەم سوڵتەی مردمە لە بین ئەوەی سوڵتە ئەکەیتە سەریە؟ وەختێک بتوانی بە قوانین خۆت نفوزی تیا بکەی و قوانین خۆتی بەسەرابەی. دەی کورد مقاومەتیە کرد، قوبوڵی نەیە کرد. ئێشێ بێی کورد شناسی بگۆڕیت. بۆیە هەر کوردێ ئەمڕۆ سێ شناسی هەست کە هیچ کامیان هێنە خۆی نییە. شناسە ئەوەڵ کورد قەومی ئیتنیکی کە لە زمان ئەویش زمانێک بە ناو زوانە منتەقەی موکریان بە ناو سۆران فاسۆمی بەرجەستاوێت و لە چۆنیەتیە لەباس ئەبەرکردن. ئەوەڵەن ئوسول لە جەهانە کوردیا ئەمەسە هەر ئینسانێشێ پۆشتە پێ سەرتاپە.
ئیجا تۆ حەز ئەکا کە واوسەڵتە لەبەرەکەی دەمە قۆپان لەبەرەکەی یا شەرواڵی وەکو لەکەکان لڕەکان لە پێیەکەی دەم پاگوشاو یا وەکو ئەوانەی سووریە ناونەفەکەکە تێری حتا لای قاپی پێت فەرقی نییە وەلە تۆ ئیشی هەم سەرە پۆشتەوێت هەم سەر تاپات پۆشتەوێت ئەمە ئەسڵگە ڕووتی ئەسڵ نەوگە لای ئێمە وە ڕووتی بیتە دەرەوە خب لەگرا کوردە قەومیەوێتەوە چی ئێشە زووانی بۆ دروستکەی تا بتوانین کوردە قەومی دروستکەی بعد بێژی لەباسە و یەکسری ئەلەمانهای فەرهەنگی هەڵپڕکە و لەباس و زوان هۆڤیەتە دووەم یا شناسە دووەمە ئێمە چییە شناسە دووەمە ئێمە موسڵمان بوونە ئەی شناسە سێوەمە ئێمە چییە عێراقی بوون ئێرانی بوون تورکی بوون وە سووری بوونە دەی دوو هۆڤیەتەکەی تر هەرتیان هۆڤیەتە قانونین ئێستا هۆڤیەتە ئیسلامی تەکە هۆڤیەتە ئێرانیا شەڕەکە هۆڤیەتە ئێرانی تەکە هۆڤیەتە ئیسلامیا شەڕەکە بۆ چون هەرتیان منشأ قانون گوزارین کێ دەسەڵاتی واوە دەسۆ ئەوەی کەوا قانون دائنێت ئێستا ئێرانیەکان شەڕیان تەکە جمهوری ئیسلامیە چییە ئێژن ئێرانیەت ئێشێ لە قوانین متمدن بەر ئەساس حقوق بەشەر استفادە دەکات مرجع استخراج قوانين اشي حقوق دانان وين كبر اساس اصل ديمقراسي وما فم مراف استخراج قوانين كان دي تو كد سي هويتي ساختيان بيداغا كردي استا خميني هلا قريتو ايجي ما با كفر مي جنگيم با كرد نمي جنگيم لنظر خمینی کرد کیز کرد دم قوپانه شروال کردیه و زوان کردیه رازکا خمینی تکونا جنگی زوان و شروال هیچ تعارض کی تکی سلطه ایرانیه تانیه نسی ای چی تعارضی است که سلطه ایرانیه تا قوانین و یاسای خود چون ایرانیت یاساس قانونه تو خمینی بچی اجی کفر اوی ضد مسلمانه لذا هویتی کی تری کرد برجسته اکاتو کرد گشتی مسلمانه پس ایما وقتی تک کفر شرکین کرد مسلمان مشکلی نیه لکنار اوه با ادبیات دولت ملتیه هل اگریتو بتویه که شربو ده صلاة سیاسی بکی ایجی پی تجزیه طلب لقا دوباره قوانين بر عليه الدجمن بوتو تكرار كاتو چينا مشكلة چي مشكلينية زوان مشكلينية بويا دولة إيراني خوي تشويقت أكاتو بروي زوان بازيكي نا قانون ويستي نا اويك وقت قاسم لو ارواتنا و پیشنویس خبرگان الرهبری خبرگان قانون اساسی سؤال شبكه قاسم لو تو چنه لجهان كردي ازاني چون تو ارويت قانون اساسي انوسي چون اصول كردي چه شكليه ادي حزب ديمقراط اصول كردي چه شكليه تو گركت قانون اساسي بنوسي چون وقت ام قانون اساسي انا نوسا كرد نيود اما اصول منيه من استخراج قوانينهم لا أمي أتهار قرآن ناكم كم القايش موانوغا اجي لو منطقة سنجاوية كاوراي كنشكي داوة شو ملاك ينهاوردو ملاكا خليكو ترشخوي فراكر لبروي بول بسيني بول زياتر بسيني هر شروع بعربي قسا كردن بو جاري كردن خطبي عقد أروتي خوازقا بينوي مامو ساتوش وشويني نوكا كي بنيا أقري توابي كيتر بو چون لنظر انسان کردی وقتی او اجازه دابو کنشکه شوب کابه یکی کیتر تواوه اما لایشی هاورگاه لبروی خلق صدر نیری چون موده کاری به حلال و حرام یکی نو والله ما مساتو خلیکی وشوینی نوکه کی بنیا اگری
هویەت زوانی لە باسی هیچ تهدیدێکی دەسەڵات ناکە. بۆیە تۆ مەلا ئەوێنیت مەسەڵەن ئەو سەلەفیە ڕیسپێونەکە عەبدولەتیف جامانەیە حیزە وەسێتە سەری، دەسێت دەمە قۆپانە بێفەڕەکاتە بەری، مشتێ ڕیژە بۆ گەندا ئەنێت بە شەریعەت ئیسلامی و تەکێمە قساکە. ئێژە من کوردم، تۆ چۆن کوردیتی هەڵدریاک؟ بەچی تۆ؟ بە خسڵەت تۆ، بە خوو تۆ، بە هەڵسو بنیش تۆ؟ من تۆ نافهمم. من زاتم نییە بێمە ماڵەکەی تۆ بە شەریعەت تکمان ڕەفتارەکەی. تۆ کەی کوردی؟ خب بۆ خاتری ئەوەی کە تۆ ئەمە قبول کەی پەس تۆ یاساکان دەورە دەیت و وەختێ دوژمنە بوێت تێ لە سەرزەمین ئێمە چه دروسەکەن؟ لە ناوە ئێمە دوژمن دروسەکەن شیعە و سونی، ئەحلە حەق و عودویە، زووانێ کوردی، زووانێ فارسی، زووانێ کوردی، زووانێ لۆڕی، ئاوا حکمە یەکتری ئەدەین. کۆمۆنیزم، لیبرالیزم، ئەمە ئەو ئێژێ پۆلپۆتی، ئەو ئێژێ سازشکەرە لە بەیک وە خومەینی بێژ، هیچ کامیان کورد نین، هیچ کامیان کورد نین. ئاغا متوجه ئەویت یا هەر گەرەکتە لە بلاهەتە خۆتا بمێنەی؟ تۆ متوجه ئەوی کورد بوون چه شکلیە؟ چۆنە تۆ لە حەوزەی کوردبوونا دەست لە یاساکانە کوردیە خۆت هەڵگرتگە؟ دەمە قۆپان لە پێ. ئەما ئیسلام لە شەریعەت ناڕواتە دواوە، ئیسلام هیچ نییە بێجگە لە شەریعەت. چۆنە دەوڵەتە عێراقی لە قانونە خۆی ناڕواتە دواوە؟ ئوسولە یەک، ئوسولە دوو، ئوسولە سێ. دێ ئەمانە تۆی تیاواتیە؟ مردمە سەرزەمینە کوردەواری واتیە؟ ئەم ئوسولە دەوڵەتە ئێران و ئوسولە دەوڵەتە عێراقە. بۆیە مردمەکە ئاسڵەن بۆی مهم نییە لە حیتەی سیاسی و سەرکوب کریاگە، بەڵام لە حیتەی ئیجتماعی و اقتصادی و دان نانێ بە هیچێک لەم قوانینەی کە بە عنوانە ئوسول تعریف کریاگەسەوە، چون ئوسولە ئەو نییە. لەگراسم کێشەی ئێمە ئەوە نییە کە کەسێ مسلمانە ها خدای نەکەردە کەسێ فکر نەکا کە ئێمە حەملە بە دینە کەسێگەکەین. ئێمە لەگرا لە حەوزەی دەسەڵات و کوردبوونا خەریکین قسە ئەەکەین. تۆ غەڵەت ئەەکەی یەژی من کوردم فکرەکەی چون وە زوانێ قسە ئەەکەی کوردی، تۆ خەریکی وەم زوانەتەکە منا قسە ئەەکەی. ئوسولێ بۆ من تعریفەکەیتە کە ئوسولە زندگیە نە منە نە باوەکانمە نە کۆمەلگای کوردەوارە. تۆ خەریکی لە من ئینسانێکی عەبدی کۆیلەی تەسلیم بووگی تێ هەڵدریاب دروزەکەی کە ئەمڕۆ تۆ ئەیوێنی دووە هەس. بەس ئێمە لە حەوزەی زوانیە شکستمان خوارد، لەو وەختەی لە بیرمان چوو ئوسول و قەواعیدەکەمان بە زوانە خۆمانەوێت و چی؟ لذا بە زوانە خۆمان ئوسول و قەواعید مردمانێکی تریان بۆمان هاورد، چ لە جەنبە دینیە ئیسلامیەکەیوە، چ لە جەنبە ئینتەرنەشناڵە جیهانیە منقادکەرەکەیوە، تەحتەناوە حقوقدان، تەحتەناوە مافناس. تۆ ئەم مافناسیتە چۆن کردگە؟ چۆن فێران تۆ مافە کوردی گەرەکتە بناسی چۆن فێریەوەی لە دانشگای لوکزامبۆرگ؟ مافە کوردی لە دانشگای لوکزامبۆرگ فێری ئەویت؟ قوانینە کوردی لەوێ فێری ئەویت؟ ئەی ئەم بەشەریەتە ئەگەر گشتی یەک دەسە ئەم تەمەدونانە چۆن تەکە یەکتریا فەرقەکەن؟ ئەم ئینسانانە چۆن تەکە یەکتریا فەرقەکەن؟ دەی چۆن ئێمە فەلسەفەی تەحلیلیمان هەست، فەلسەفەی قاڕەییمان هەست، چۆن ئێمە حەوزەی تەمەدونە ئەنگلە ساکسۆنمان هەست، حەوزەی تەمەدونە قاڕەی ئەوروپامان هەست، چۆن ئێمە تەمەدونە چینیمان هەست، تەمەدونە هندیمان هەست. چین ئەم تەمەدونانە فەرقیان چێتەکە یەکتریە؟
تۆ وەختێک ئەمڕۆ بێدەسەڵات کریاگی وا خەریکی خۆت بچووکەکەیت و قەومیەت سازی ئەەکەی من ئیستە بڕۆمە هەورامان دانێ هەورامیم بۆ پێشبینی ئەکرێت ئەوسا ئیستە نایێژم ئیستە خەڵک بوو بەسۆ حەفی نایناسم ئەوسا بە گوێرەی ژیان و مەمارەسەیە کە کردبووم لەگەڵ ئینسان گەلە کوردیە ئەمزانیم ئینسانە چۆنە لە بەستەرێکی مشتەرەک هاتوونە دەرۆ سەکاوراڵە گەڕە توێژی من هەورامیم فەرقەکەم چۆن فەرقەکەی کاورایژە من لەکەم فەرقەکەم چۆن فەرقەکەی کاورایژە من لڕم فەرقەکەم چۆن فەرقەکەی من ئیستە بڕۆمە وڕماوە بەم لە دەرگای ماڵێ ئەزانم چۆن تەکە کاورا هەڵسو کەوتکەم چۆن قسەکەم چه ئەرزشکەرێ وا لە بینمانە ئەمە زەوانە یا حوزەیە تەمەدن پرینسیبەکان و قەواعد و سنەت و شێوەی عەمەڵە دە ئێمە موسڵمان وکین دە ئێمە بە گوێرەی شەریعەت ئیسلامی هەڵسو کەوتمان کردگە وا بووگە آخر لاردانی شەو ڕاست بێژە ئێمە شەریعەتی ئیسلامی بەسەرمان و حکوومەتی کرد ئێمە ئەساس جامعەمان شەریعەتە ئیسلامی دروستی کرد دەیتر تۆ وەختی هەرچی مناسباتتە بەر ئەساس دەستورات خوداوەندێک و خارج لە تۆ سادر بووگەوە تۆ خەریکی ئەوامرە ئەو جێبەجێ ئەەکەیتە تۆ بۆ کوردی چه فەرقێکە ئەستەکە دانەی عەرەبستانیە چه فەرقێکە ئەستەکە بەنگلادشێکە تۆ مەگە موسڵمانێک نیت کە دەستوراتە ئیسلام جێبەجێەکەی و ئەساس ژیانت بەر ئەساسە دەستوراتە شەرعی ئیسلام سەر و خوار کریاگە تۆ ئەم زەوانە کوردیە بێجگە لە باسکردنە زەکات و سەرفیترە و عەیتی قوربان و چۆنیەتیە متعە و ئەمانە شتێکی تریش هەست گیانم بە فیدای بێت و ڕۆژە ڕەسوول الله و تەشریفی ئەورد بۆ مەدینە و لەوێ چاویکە تۆ بێجگە لەمانە شتێکی تریش ئێژی بەم زوانە تۆ بۆ خاتری وەی مەبنای ڕەفتارە بدۆزی تۆ ئەگەڕێ بە شوێنی حەدیثێکە ڕەوایەتێکە لە پێغەمبەری ئیسلام بیکەی بابا من کێشەم نییە تۆ موسڵمانوی ئەم درۆمەکە کاورای موسڵمانە نا دروست کە تۆ کوردی دەمە قۆپان مەکە پێ تێ هەڵدریاک کاکە تۆ کۆمۆنیستی چ ڕەبتێکەوە کورد هەست تۆ ئێرانی چ ڕەبتێکەوە کورد هەست ئەم قانونە ئەساسی ئێرانە ئوسوولەکانی تۆ بازنەماییەکە قانونە مەشروتە چێ قانونە بەر ئەساسە حقوق بەشەر چێ تۆی کورد بازنەماییەکە نە ئێمە لەکوێ دۆڕاندبان لە حەوزەی زوان دۆڕاندبان ئێمە مامەڵەمانە کرد کڵاومان یەنیا سەر یەکتری نە ئێمە دەستدرێژیمان وە ماڵی یەکتریە کرد نە ئێمە تەجاوزمان وە یەکتریە کرد نە کێ فێرمانی کرد تەجاوز وە یەکتریکەین کێ فێرمانی کرد ئیستە گشتمان بگینەوە کڵاوچی کێ هەر بەم زەوانێ کوردیە کێ فێرمانی کرد قەوانینی دنیای سەرمایەداری ئەو فێرمانی کرد وەختی خومینی وتی ما با کۆفرمی جەنگیم نەبا کورد ڕاستی کرد تۆ ناتوانی کوردویت شتێ خارج لە زوانویت و ئێرانی ویت ئیمکانی نییە دوو پادشا لەسەر گڵێمەکە جێگای ناوێت تۆ ئێرانی خۆی قانونی هەست یاسا و ڕێسای هەست ئوسولی هەست ئەسڵە دوانزەهەم ئێمە مەزهەب ئێمە دینمان ئەلەل ئاباد ئیسلامە و مەزهەب شیعی ئەسنا عەشەری قوانین لە دڵ ئیسلام و استخراجەکری دێ ئەمە بازنەماییە زندگی اجتماعیە ئێمەکە
کوردبوون ئێمە دەرەخا تۆ بۆ گەرەکتە بە مافیە مڕاڤ بڕۆی دەوڵەتە منقاد دروستکەی بۆ توانە نەوبێژی کوردبوون چه شەکڵیە بۆ توانە نەوبێژی ئەم تەمەدونە هەزاران ساڵەیە کوردیەتە کە دروست کردیاگە ئوسول و قەواعیدی چۆن بوو بێ سەد دانەیان بێژە تەلاش کە سەد دانەیان دەربێرە پس ئێوە یەک دەستسازیتان کرد مسلمانتان کردین ئیستا تەبدیلتان کردین بە نۆکەرانە دەوڵەت ملەت دەی تۆ کوردە عێراقیت چۆن تۆ کوردە عێراقیت چۆن ئایستە یاسای عێراق گشتی بەرەساسە دین ئیسلامە چۆن تۆ کوردە عێراقیت تۆ عێراقی دیتر ئەم کوردە چیەوە قەی خۆتۆی کێشی چی ئەم کوردەوە قەی خۆتۆی کێشیت ببێژە چییە زەوانە چه فەرقی کێس تۆ بێژی لا ئیلاهە ئیلا الله یا بێژی شەهادەت ئەدەم کە بێجگە لە ئەڵڵا خوایەکی تر نییە چه فەرقی کێس پس ئەوەی تەمەدونە کوردی دروسەکە ئوسول و پرینسیپەکان قەواعد شێوەیە کردەی کوردیە کە ئینسان کوردی دروسەکە ئێمە یەکتری ئەناسین ئەنا من تۆ ناناسم کاورای مسلمان باوەڕکە ناناسم باوەڕکە کاورای حقوق بەشەر بازە فۆمونیزم ناوناسم دەمە قۆپان بازە زوان باز نە لێو تێ ئەگەم نە ئەو ناسم بەڵام بە عەمەڵ و خوڕەفتارە ئەگەر باوکە بوایە ئەم ناسی باوکتمە ناسی ئەمزانی چۆن تەکە باوکە هەڵس و کەوتکەم چۆن قسەکەم چی بکەم چۆن مەعامەڵەکەم وەلی تەکە توانە تۆ حەفیەکی خۆتیش نازانی چیت سێ شوناسیان پێت داگە حیچ کامیان هەنە تۆ نییە نە ئێرانیەتەکەت نە موسڵمانیەتەکەت نە دەمە قۆپان و زوانەکەت دەی بێ بڕۆ سەرگەردان خۆت تعریف کەرۆ تۆ لە سێ جێگا دوژمنە خۆتی ئێرانیەتە ئەدا لە ئیسلامیەتە ئیسلامیەتە ئەدا لە ئێرانیەتە ئێرانیەتە ئەدا لە کوردبوونە وای تەشەڕاتەکە خۆتە وەزع خەیلێ کاولە هەر ئەو جۆرەی کە خوایەکیان نەولاوە بۆت هاورد بەناوی ئیسلام بعد وردە شەریعەتیان بە مل سەر تۆ سوار کرد هیچ شتێکی تەوەهومیشیان بەناوە دەوڵەتە عێراق هاورد دەوڵەتە ئێران هاورد ئەمە شوناسمانە ئوسوولەکەیشی ئەمەسە ئەسڵ یەک ئێرانی بوون ئەسڵ دوو ئێرانی بوون ئەسڵ سێ ئێرانی بوون ئادەی ئەسڵ کوردی بوون چۆنە یەک دوو سێ چوار پەنج دەی بیبژێرن ئێستا فەهمید کورد بوون بەر ئەساسە ئوسوولە بەر ئەساسە قەواعدە ئێستا زانی ئێمە پێویستمان نەبوو مافێ مڕاف بێ فێرمان بکە چون ئێمە بەر لە مافێ مڕاف فێر بووین تەمەدونێ دابنین کە تێیا ئینسانەکان هەم ئازاد ون هەم دەسەڵاتدار ون هەم کەسدار ون هەم دەستدار ون هەم ماڵدار ون هەم لادار ون و هیچ کەس بەری پێیان نەیەگرت پس ئەمە کاولستانە ئێمە واینتیە ئەزانم سەختە ئەزانم وە بەر ڕەجمە هەرچی دەمە قۆپان لە پێسکەوتگین بفەهم تەزویر مەکە ئاغا تەکلیفمان مشەخەسکەن مسلمانی تەواو دەمە قۆپان مەکە پێو تۆ مسلمانی باسە کورد و کوردبازی نەکەی تۆ عێراقیت باسە کوردبازی نەکەی فڕە بە کوردۆ نییە تۆ ئێرانیت باسە کوردبازی نەکەی فڕە بە کوردۆ نییە تۆ بە زەوانێ دایکی چی فێرە کوردەکەی ئەجێ هەر کەس کردش کرد چەنەش نەناڵا شینە مەراتب مرتبەی باڵا ئەمە کەڵامە یعنی قەواعدە قانونە یعنی هەر کەس کردی کردە یعنی چی یعنی ئەو شتەی وا خەڵک کردگێسی ئەم تەمەدونیە پێ دروست کردگە وەلێ نەتوانی گێسی بێنێتە سەری زوان نە بە کەلەمات بێژی یاگە
بەڵکو ڕەفتاری کردگە هەر کەس کردش کرد یعنی هەر کەس لەم کۆمەلگای کوردەوارە لەسەر نەری چوو سنەت چوو ناموسە کوردی چوو لێ ناناڵێت ئەڕوا بۆ مەراتب مرتبەی باڵا لەم سەرزەمینە ئەڕوا لە مرتبەیەکی سەرا دائنیشێ ئەمە قانونە کوردیە تۆ وا کورد بوویت حاڵیتە وا کورد بوویت بۆیە تۆ ناتوانی پاسخ بدەی حملەی ئیسلام کەی بەم سەرزەمینە ئێمە سوورەتی گرت کەی ناتوانی جوابەی تۆ بۆ ئیسرارەکەی لەبەر ئەوەی کە هۆڤیەتە کوردی لەبین بووی تا شەریعەتە ئیسلامی بەی بە ملەم خەڵکە ئەو جار بە شەریعەتە ئیسلامی بەڕاحەتی بتوانیت جەهانە کوردی لەبین بووی تا لە دووگانەیە کافر مشرک ملحد مرتد و مسلمان استفادەکەی کورد لە جەهانە کوردی دەربێری بیکەیتە قەومە کورد زووانە فاسۆمی بێری بیخەیتە ملی بێژی کوردی زووانە ئێمە ئێرانین ئێستا بڕۆ هەڵخەرەوە دەمە ئەم زووانە تۆ دەیتەوە ئەم زووانە ئیسە چیەکەی دارا دووداری دی دۆی دادا ڕژیا حوتێک و خاڵاوێ بخەی بەسەری تۆ کوردی بەمە بەڵام هاڕیاک بێ دەسەڵات بێ مالکیەت بێ ئازادی لە ناوت تەعەبودا خەریکی نابوودەوی دەی تۆ کوردی ئەم بەحسەی کردم علمی بوو ها ئەزانم ناڕواتە ناوە مەغزە فرێ لە ئێوە وەلی ئەمەی کە کردم خەیلی علمی بوو تۆ تێ ناگەی بڕۆ قانون حقوقدانێ بێرە بزانم بە قسەی منە ڕاست بوو یا ڕاست نەبوو بۆ کەسێ تا ئێستا بە ئێوەی نەوت بۆ هیچ کەس پێتانی نەوت هەر گەوشتانی کرد ئەها ئەم خەڵکە کوردە ئەسلحەیە گرتە دەست و شەڕیە کردە کە دەوڵەتەکانە بۆ ئەها شیر عەلی مەردان خانەی گرتە دەسۆ ئەها دادشای گرتە دەسۆ بۆ چون ناچووە ژێرە بار جەهانە کوردی لەدەست بە چون حکمێکی تری بەسەر خۆی و قبوڵ ناکرد بەڵام دانایەکیش نەو کە لە عەسرە جەدیدە قانونەکان کەشفۆ بکاتەوە بە زوانە جەدید نەبوو دەمە خەڵکیان داخست خەڵکیان بێسەر کرد پس ئێمە ئەزانین کە کوردیەت زوان نییە کوردیەت لباس نییە و ئەوەی کە ماهیەتە شەریعەتیە ئیسلامی ئەگرێ و ماهیەتە قانونیە ئێرانی عێراقی ئەگرێ ئیتر کورد نییە نە کوردە نە فڕی بە دنیای کوردیۆ هەست تۆژۆ فەرموون کەواتە تۆ ئەگەر لەم مەقتەعا قەرارت گرت متوجه ئەویت كل داستانەکە چه شکلیە ئەم مەسئلەی زوان بازیەوە ئیستە دەسی پێکردگە زوانێ لەکی و زوانێ هەورامی و زوانێ فڵان ئەم زوانە ئێوە ئەگەر لە شێوەیە زندگیە ئێوە نەدوێت فلسێ نایرێ بچۆ تۆ یا محکومی بە شەریعەتە ئیسلامی یا محکومی بە شەریعەتە حقوقدانەکان لە دادگاه نورن بەرگە دەستگاهە قەزاییە ئەمریکا خەریک و دەستگاهە قەزاییە ئەڵمانە هیتلەری پێشکەوتووترین سیڤیلایزترین ملەتە ئوروپای محاکمە کرد کابراوتی ئێوە سەڵاحیەتە محاکمەی ئێمەتان نییە صلاحية محاكمة إيمتان نية تو صلاحية النبو قانون أساسي بو من دابني ونناو الظلم مردمة منو جيان اجتماعية منو تمدن من نهات بيت درو صلاحية النبو تو غير قانوني نا ياسایی لسر زمین منا بلام بر با امت کردی عمل کردگه
موجودية نایاساییە. موجودية ايوان نایاساییە. نە شەریعەتتان نە قانون ئەساسیتان. ئەگەر ئێمە لە سەروبەندی ئەوانە بووایە نەمانە هێشت یەخەمانە گرت بە دانەیە یاساناسە تێ هەڵدریاک ئەمان و دابێ بزانم کە ئەورای کوردباز ئوسوولەکانە لەکوێ دەراوردگن لە ناوە دڵە کامە تەمەدونە کوردیا دەرەهاورگنم ئوسوولە قانونە ئەساسیە نووسریاگەتە لەکوێ دەرەهاورگن تۆ قانون بۆ کورد دەنووسی ئەڕۆی لە زانکۆی ستراسبورگا فێریەویت تۆ قانون بۆ کورد دەنووسی ئەڕۆی لە مەتنە ئیسلامە دەری تێری ئەرێ چۆنە دانە دیەیە نۆحشتر شتێکی فرە پێشکەوتووە ئێمە نەمانزانیگە ئەگەر گونە چەپە پیاگێ بوو هۆڕی ئەچێکی پێ بکەی ئێمە یاسامان نەوگە ئێمە نەمانتوانیگە حەل لە نزاع و اختلافاتە خۆمان بکەین پایە گوزارە تەمەدونە خۆمان نەوگین تەمەدونە کوردیەتمان نەوگە تاخوا هەڵی ناگرێ مەلاها ئیستە مەلا گشتی بێکارەوێت ها ئیستە کێ حەملەمان تێکە لە ئەوەی موسڵمانین کێکە ئەوەی نان لە مەلایەتی ئەخوا ئەوەی شەریعەت نانی پێئەدا ئیستە کێ حەملەمان پێکە مشتێ وەکیلە تێ هەڵدریاک مەحامی چون نانی لێخوا چون موجودیەتی پێپەیا کردگەم مەگەرەم سەرزەمینە ئێمە پڕ نەبوو لە دەمە قۆپان لە پێی کوردباز بڕۆ دیوانە شیعرەکەی شێرکۆ بێکەس بکەرۆ کە تێوەکانە شێرزاد حەسەن و بەختیار عەلی بکەرۆ بزانم کامە جەهانە کوردی بۆ تۆ بەحسەکە کامە قەواعید و پرنسیبە کوردی بۆ تۆ بەحسەکە ئەوەی کە ژیانی ممکن کردبوو لە سەرزەمینە کوردەوارە بە سوورەتی ئینسانە ئازادە مخەیەر کورە بابە کاورای هاڕیاگە تێ هەڵدریاگ وا حکوومەتە حەلی ملیۆن دۆلاری پێئەدا خەریکە نۆرمەکانە دنیای بەردەگی بە زۆوانێ تۆ ئەدا بێت پێی ئێژی ڕۆمانە کوردی ئەمە ڕۆمانە کوردیە تێ هەڵدریاگ ڕۆمانە کوردیە ئەمە دادەی تۆ بێت تەعارۆزە جەهانێک کە ئینسانە کوردیان پێنابوود کردتەکە جەهانە کوردیان لە ڕۆمانەکە دەرخە دەریخە ئینسانە کوردی وەختی حیچ کام لە پرینسیبەکان و قەواعید و زندگی کردنی کەوتە تەعارۆز تەکە یاسای دەوڵەتە ئێرانیە تەکە شەریعەتە ئیسلامیە سەری لێشێویە بۆ ئەمە ناکەیتە ڕۆمان ڕۆمانیە کوردی وەمەێژن دە ئێوە شعر و ئەدەبیاتە کوردیتان وتگە شعر و ئەدەبیاتە کوردی تۆ خەریکی باسە عرفانەکەی نۆرمە زندگیەکی تر و یاسایەکی تر بەسەر منە حاکم ئەەکەی من لە کوردبوون دەرتێری ئێژی ئەمە کوردیە کوردیە چی کوردیە قەلەندەربوون کوێی کوردیە دەروێش بوون کوێی کوردیە سۆفی بوون کوێی کوردیە چۆن کوردیە زۆڵفە چەلیپا چۆن کوردیە و ئەمما جوابە کامنتێکیش بەمەوە ئەوەی تۆ باسی ئەەکەی گەڵە کووردە گەلە کورد نییە پێم خۆش بێ یا پێم خۆش ناخۆش بێ خۆی بە ئیسلامیە زانێ ملیە تەقی دە ئیسلامیە کورد نییە نییەی دەمە قۆپان نەکەیتە پێ زریکە زریک نەکەی ها چون ئەوەی تۆ ئەکاتە کورد قەواعد و ئوسول و قانونە
تۆ وەختێ شەریعەتەدا بەسەر خۆتە دانێ موسڵمانی وا خوا پێت ئێژێ چی بکە چی مەکە هەڵی بوو فڕە بە کوردۆ نییە ئیتر ئەمە فەزڵە بۆ تۆ ڕزاڵەتە بۆ تۆ پێشکەش بەخوات ئێمە خەریکی لەسەر سوڵتە قساکەین کاورای بۆگەن ئەمە سەیتر وەختێ کاورا ئەهاڕن سێ هۆڤیەتە جەعلی پێئەدەن ئەم ئەحمەقە لە ئەو دەرتی وا یەکێکیان ناتوانێت 5 دقیقە گزارش لە کوردبوونە خۆی بکە 5 دقیقە بۆیە تۆم حەفیانە ناناسی ئەمانە کێن ئەمانە مەحسوڵە کامە کارخانن ئەمانەوە تا بزانن لە داهاتووە ئێمە نایەڵین کەسێک یاسایەک بێجگە لە یاسای جەهانە کوردی بێرێت وایوە شعورتان نەبوو بپرسن قانونە ئەساسیە عێراق لەکوێ جەهانە کوردی بازنەمایی یەکاتەوە قانونە ئەساسیە ئێرانی لەکوێ جەهانە کوردی باسازی یەکاتەوە بازنەمایی یەکاتەوە لەکوێ لە کامە ئوسولیە لذا ئەم دیبەیتانەوە فەهمە ئەم دیبەیتانە تۆ تێ ئەگەیەنێت کە بەرنامەیە وەختێ دائەنرێت بۆ دەستەمۆکردنە تۆ دەستەمۆکردنە جەهانە تۆ حەککردنە جەهانە تۆ پرۆژەی گەرەک بوو بەگراتە بگەیەنێت با بزانی ئەم زوان بازیە ئەیکەی دەلیلە بەرنادانیتەوە حەکێکە پێوە نەماگەسۆ وا بە ئیسلامەتی نان ئەخۆی بە عێراقی بوو نان ئەخۆی بۆ تەزاهر و دامرکاردنە دڵە خۆ دێژی زوانێ هیچ گزارشێک لە جەهانە کوردی نییە چون تەحمڵ ئەم سەروەری و ئەم جەهانتە پێ ناکرێت و ئەمە کارکرد و دوژمن بووگە لەسرە تۆ تەوەجۆکەن پس تۆ لەگرایشێ بفەهمی نەقشە ئەوانەی وا تەلتیفی ئەکەنە و بۆتی تێرنەبەرۆ چییە ئەوە سەک قانون لە تۆ بسێنێ قانون یعنی سەروەری تۆ یعنی چۆنیەتی داڕشتنە تۆ یعنی دەسەڵاتە تۆ لایەوە خۆش